وەزارەتی تەندروستی هەرێم پرۆژەیەکی بەناوی دەستگای گشتی بە بازاڕکردن و هاوردنی دەرمانی ئاراستەی ئەنجومەنی وەزیران کردووە و ڕەزامەندی لاسەر دراوە بۆ دامەزراندنی ئەو دەستگایە. دەستگاکە دەبێتە تاکە سەرچاوەی هاوردەکردن و دابەشکردنی دەرمان لە هەرێمدا و حکوومەت خۆی سەرپەرشتی دەکات و کۆمپانیەکانیش دەتوانن پشتیان لە هاوردەکردنی دەرماندا هەبێت. وتەبێژی وەزارەتی تەندروستی دەڵێت بە جێبەجێکردنی بڕیارەکە بەشێکی زۆری گرفتەکانی دەرمان لە ڕووی کوالێتی و نرخەوە چارەسەر دەبن. دەستگای گشتی بە بازارکردن و هاوردنی دەرمانە کە سەر بە حکوومەت دەبێت گشتیە، یعنی لە کەرتی گشتی دەبێت، بەڵام کەرتی تایبەت دەتوانن بەشدار بنواتە و کۆمپانیانەی دەرمان کە تاوەکو ئێستا کار دەکەن لە هەرێمی کوردستان کە زیاتر لە 150 کۆمپانیانە هەموو دەتوانن پشتیان هەبێتن کە ئێمە وا پێشنیارمان کردووە لە ستا پەنجاویەکی بۆ حکوومەت بێستا چلونەوەی بۆ کۆمپانیاکان بێکا بتوانن هەمویان تیایدا لەو کۆمپانیانە بەشدار بن. بەپێی پرۆژەکە حکوومەتی هەرێم لە 150 دەرمان بۆ دەستگاکە هاوردە دەکات. کۆمپانیەکانی بواری دەرمانیش دەتوانن ڕێژەی لە 140 دیکەی دەرمان هاوردە بکەن. بەرپرسانی کەرتی تەندروستی دەڵێن نابێت تا سەر چاوەڕوانی دەستی ڕێکخراوەکان بن دەرمانیان بۆ دابین بکات. ئەمە هەموو دەزانین لە هەموو وڵاتێک لە هەموو شوێنێک با بڵێن تەنها بە ڕێکخرا و بەوانە نەخۆشخانەوانە ناتوانانی ببردیە ڕێوە تەنها بە ڕێکخراوی یان با بڵێن UN یان ئەوانە لەوانەیە تۆزێک لە بار سووک دەکەن، بەس ناتوانانی بە تەواوی با بڵێن شوێنی ئەو کە بودجە زەبەلاحی کە بۆ دەرمان سەرفکرایە شوێنی وانە بگرتەوە. سەرۆکی لیژنەی کاروباری تەندروستی لە پەرلەمانی کوردستان پێی وایە دروستکردنی دەستگاکە دەبێتە هۆی قۆڕخکاری زیاتر لە بواری دەرماندا و حکوومەت ناتوانێت بە یەک چاوسەیری کۆمپانیەکان بکات بۆ بەشداریکردن لەو دەستگایەدا. بازار کە من پێم وایە جارێکی تر هەوڵدانە بۆ زیاتر قۆڕخکردن و احتیکارکردنی دەرمان نەک چجا ئەوەی کە بتوانن بە یەک چاوسەیری کۆمپانیاکانی کەرتی تایبەت بکەن بۆ ئەوەی کە بەیەکەوە بەشدار بن و پشکیان هەبێ لەگەڵ لەم دەستگایەدا لەگەڵ حکوومەت. جگە لە هەوڵەکان بۆ دروستکردنی دەستگای گشتی هاوردەکردن و بە بازاڕکردنی دەرمان لەلایەن حکوومەتەوە زیاتر لە ساڵێکە وەزارەتی تەندروستی سەرقاڵی ڕێخستن و یەکخستنی نرخی دەرمانە لە هەرێم و تا ئێستا هەموو دەرمانەکان نرخەکانیان ڕێک نەخراوەتەوە. هێرشقادرێن ئارتی هەولێر.